سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەرنامەیەکی نوێی مژاری ئێستاچان پێشکەش دەکەم. مژاری ئەم جارەمان تایبەتە بە کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان. لەگەڵ میوانەکەم باسی هۆکارەکانی کەمبوونەوەی ئەم پرۆسەیە دەکەین. هاوکات مامۆسایەکی ئاینی و پارێزەرێکیش قسەیان بۆ تۆڕی میدیای ئێستا کردووە لەو بارەیەوە. هەرچەندە تاوەکو ئێستا هیچ ئامارێکی ڕسمی تایبەت بە پرۆسەی هاوسەرگیری جیابوونەوە لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2024 بڵاو نەکراوەتەوە، بەڵام بەپێی ئەو ئامارانی کە جیاوازی نێوان ساڵی 2022 دەرەخات ڕێژەی هاوسەرگیری کەمی کردو. بە نموناوەکو دەبینن لە ساڵی 2022 لە هەولێر 19,090 پرۆسەی هاوسەرگیری ئەنجام درراوە، لە سلێمانی 21,164 هەرچی سەبارەت بە دهۆکە 12,967. بەڵام ئەمە لە ساڵی 2023 گۆڕانکاری بەسەرهاتوە. چۆن؟ لە ساڵی 2023 هەولێر 17,543 واتە ڕێژەکە داوەزیوە، لە سلێمانی 20,427 لە دهۆک 12,499. بە شێوەیەکی گشتی لە ماوەی ئەم دوو ساڵەیە پرۆسەی هاوسەرگیری لە نێوان گەنجان بە تایبەتی کەمی کردووە و بەرەو کەمبوونەوە چووە. هەر ئەمڕۆ لە سلێمانی وەکو ئاڵنگاریەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتەواتە کەمبوونەوەی ڕێژەی کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیری ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کە تایبەتە بە نابینایان ڕێوڕسمێکی ساز کردووە لە یادی 5 ساڵی دامەزراندنی ڕێکخراوەکانە. لە ڕێوڕسمەکەیاندا 150 کەس کە هاوسەرگیریان کردو خاوەن پێداویستی تایبەتن بەشداریان لە ڕێوڕسمەکەدا کرد. ئامانجیان چی بوو؟ ئامانجیان لەوە بوو هانی گەنجان و کەسانی کە تەمەنیان گەشتۆتە و ئاستەیکە هاوسەرگیری بکەن هەم خاوەن پێداویستی تایبەت هەم ئەوانش کە خاوەن پێداویستی تایبەت نین هان بدەن بۆ ئەوەی کە هاوسەرگیری بکەن. پەیامنێرمان عەلی ساڵح لەم بارەیەوە ڤیتیکی بۆ ئامادە کردووی. ڕێباز و ساکار خاوەن پێداویستی تایبەتن و ماوەی 2 مانگە هاوسەرگیریان ئەنجام داوە. وەک خۆیان دەڵێن سەرەتای یەکترناسینیان لە ڕێگای هاوڕێیەکی ڕێبازەوە بووە و دواتر بڕیاری هاوسەرگیریان داوە و ئێستا لە ژیانە نوێکەیاندا تەواو دڵخۆشن. چۆن یەکتریتان بینی؟ ئێمە یەکەم جار بە بۆونەی هاوڕێیەکمانەوە کە ئەوانش هەردووچان نابیستن ئەم ڕەفیقی کاگڕێباز بوو و ئەمیش ساکارخانە کە هاوڕێیانە دۆزیەوە وتی کچێکی باشە و کچێکی مؤەدەبە و باشە بۆ هاوسەرگیری. دوو مانگە گوێزراتەوە هەتا ئێستا کێشەتان هەبووە؟ هەتا ئێستا و 2 مانگە گوێزرانێتەوە هیچ کێشەیەکمان نەبوو و زۆر دڵخۆشین لەگەڵ یەکتریا. ڕێوڕسمی هاوسەرگیری نێوان 150 خاوەن پێداویستی تایبەتە. هاوسەرگیریەکان لە نێوان کەسانی خاوەن پێداویستی جیاوازدا ئەنجام دراون، وەک هاوسەرگیری نێوان نابینە و کورتە باڵا، نابیست و نابینە، نابینە و نابینە و نابیست و نابیست. ماوەی 4 مانگە هاوسەرگیریمان کردووە و هەستێکی زۆر خۆش و دڵمان زۆر خۆشە بەوەی کە 2 خاوەن پێداویستی تایبەتین کە توانیمانە ژیانێک دروستکەین سەرڕای خاوەن پێداویستی تایبەت بوون بە کۆمەلگا بڵین مرۆڤ بە خاوەن پێداویستی تایبەتەکانیش مافی خۆیانە ژیانکەن و حەقی خۆیانە ژیانکەن، هەرچەند کە ئێوە ڕێگربنەوەی کوڕەکانتان کچەکانتان لەگەڵ ئەوەی خاوەن پێداویستێکی تایبەتە زەواجکە، بەڵام ئێمە بە 2 خاوەن پێداویستی تایبەت وەڵامتانینەوە کە ژیانێک دروستەکەین زۆر لەو خۆشبەختانەتر ئێوە چاوەڕێکەن. کەمبوونەوەی ڕێژە پەیوەندی بە تموحی زۆری خێزانەکانەوە هەیە بە تایبەتی کچان داواکاری زۆریان هەیە، ئەمەش کۆڵی ئەژنۆی کوڕانی شکاندووە، بەڵام ئێمە وەکو خاوەن پێداویستی تایبەت پیان ئەڵێن ئێوە چیتر واز لە داواکاری زۆر بێنن وە کوڕان ئێوەش مەترسن بڕیار بن، چونکە ئیرادە لەسەری بڕیاریشەوە ئیرادێکی بێستانە بێ بۆ دروستکردنی ئەم ژیانە. پێچەوانەی هاوسەرگیری نێوان کەسانی ئاسایی ڕێژەی جیابوونەوە لە نێوان کەسانی خاوەن پێداویستی تایبەتدا نزیکە لە 0 و لە بەرامبەریشدا ڕێژەی هاوسەرگیری ساڵانە ڕوو لە زیادبوونە. خۆشبەختانە سپاس بەخوا کەمترین ڕێژەی جیابوونەوە لە ناو نابیناکانە تەنها ئێمە یەک کەسمانەیە کە جیابوونەتەوە کە ئەمەش ئەوە گەیەنەیە ئەو پەیامەی کە ئێماڵین ئەگەر لە دڵەوە یەکتری هەڵبژێرین نەک لە چاوە ئەوە ڕێژەی جیابوونەوە کەمە بێتەوە. ئێمە لە مای 7 ساڵەکەوە ئەم پرۆسەیەمان دەست پێ کردووە، ئێمە تەنها ئەو جیابوونەوەمان هەبووە کە جێی ئەوەیە بەڕاستی چین و توێژەکانی کە دەرز لە ئێمە وەرگرن کە لە دڵەوە لە ناخی دڵەوە لە خۆشەویستی و یەکتری هەڵبژێرن بۆ هاوسەرگیری.
سەرەڕای بەرزی نرخی زێڕ و ئاستەنگیەکانی ژیان ڕاگررتنی پێشینەی هاوسەرگیریش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووەتە لەمپەرێکی دیکە لە بەردەم گەنجان و ئامەشوای کردووە لە هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو بەراورد بە ساڵی 2022 هاوسەرگیری با ڕێژەی 105 کەمی کردووە. علی ساڵاح، تۆڕی میدیایی ئێستا، سلێمانی. لە هەڵەبجەوە پارێزەرێک قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردووە لەسەر کەمبوونەوەی پرۆسی هاوسەرگیری و جیابوونەوە. هاوکات هۆکارەکانیشی خستۆتە ڕوو. هاوشان لەگەڵ ئەمەدا لێپرسراوی نووسینگەی مافەکانی مرۆڤ لە هەڵەبجە لەسەر کۆی پرۆسەکە قسەی کردووە و دەڵێت مەچنە نێوان هاوسەرەکانە. و زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکانیش بەهۆی تەدەخلی کەسی سێم ئەبێت. ئێمە بینین زۆربەی کاتە دادگاکانە کەسی یەکەم و دووەم کە ژن و مێردەکەیە خۆیان کێشەیەکی واهیان نییە، بەڵام لەبەر تەدەخولکردنی کەسی سێم ئیتر ئەو کەسی سێم ئایا خوشکە، ئایا برایە، ئایا هاوڕێیە، ئایا خەسووە، ئایا خەزورە، بە هەر تەرەفێک لە تەرەفەکان بێت هۆکارێکە بۆ دروستبوونی کێشە و مشکیلە کە کێشە مشکیلەکەشیان بۆ دروست بوو ئافرەت هەنێک کات ناچارە قبوڵی تەرەفی لایەنی بەرامبەری بکات. من جارێک کەسێکم هەبوو لە نێو دادگا ژن و مێردەکە خۆیان پەیوەندیان پێوە کردم ئێمە هیچ کێشەیەکمانە، بەڵام لەبەر ئەوەی کە ئافرەتەکە تۆرا بوو کێشەی هەبوو لەگەڵ مێردەکەیە باوکی ئافرەتەکەش قبوڵی ئەمەی نەکرد بوو بەدەمە قڕایان چوبوونە سەر یەکتری و شەڕ و ئاژاوە ڕوویا بوو لە نێوان یەکتریانە. ئەمان وتبیان ئێمە کچەکە ناگەڕێنەوە، باوکی کوڕەکەش ئەویت ئێمە بە هیچ شێوازێک ئەم ئافرەتەمان ناوێت. ئیتر بوو ئەوە بوو خۆشبەختانە کاتێک کە پەیوەندیان بە منەوە کورتیان ئێمە کێشەمان نییە، بەڵام کێشەمان ئەوەیە کە دایک و باوکمان کێشیان هەیە لەگەڵ یەکتریا. ئیترەوە بۆ سپاس بخوا دوایدا چەندین دانیشتن و قسەکردن لەگەڵ دایک و باوکیان ناتوانیمان کێشەکان حەڵکەین. ئەکرێ ئێمە وەکو پارێزەر هەنێک کات ڕۆڵمان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانە، ئەکرێ لە هەنێک کاتە ئێمە ئەو ڕۆڵە بگێڕین بۆی ئاشتەوایی خێزان بگەڕێتەوە بۆ نێو خێزانەکانمان بۆی کەمترین ڕێژەی جیابوونەوە ڕووبات. بەڵام هەنێک کات ناتوانین ئەم ڕۆڵە بەچاو ببینین چونکە تەدەخولەکە ئەوەنە زۆرە ئێمە ناتوانین ئەو ڕۆڵە ببینین. کەم بۆ مناگە دوو کەس کێشەیەکی هەبێ دەرفەتی بەرێ هەردووکیان بابەتەکان بۆ یەکتر باسکەن دڵنیا بە ئەگەنە خاڵێک و ڕێگەکەون، بەڵام کاتێک کە دەستێوەردانی کەسی سێم هەبوو هەمیشە ئەو دوو کەسە ئەکەونە ژێردوو اختیارەوە، یان ئەوە تا ئەبێ بەگوێی کەسی سێم بکەن یانەوە تاکە ژیانی خۆیان تووشی گرفتەکەن. بۆیە دەستێوەردان ئێسا بۆتە کەلتورێکی خراپ لە ناو کۆمەڵگەی ئێمەیان، بۆیە ئێمە هەمیشە ئەوەندە بۆ خۆمان ناژین ئەوەندەی بۆ خەڵکی ئەژین کە تەداخلی ژیانمان نەکا کە وێنایەکی جوانی خۆمان پیشان بین بۆ ئەوی بڵین بە ئێمە کێشە و گرفتمانە، بەڵام ئێمە بەردەوام سیرەکەین ئەو کێشە و گرفتانەی کە هەمانەی ئەوەیە کە دەرفەت نادرێ بە خۆمان یان ڕێگەمان نییە یان بواری کۆمەڵایەتی بۆمان گونجاو نییە بتوانین گرفتەکانمان چارەسەرکەین یان زۆر جار بە ئازادانە باسی گرفتەکانمان بکەین. هەتاک و تاک خۆی نەگاتە ئەو قەناعەتەی پێویستەکە لە ناخی خۆی دەست بە گۆڕانکاری بکە لە خێزانەکەی خۆی لە دەوروبەر ئێمە ناتوانین ئەم گۆڕانکاریە فعلیە ببینین لە کۆمەڵگەیە. بۆیە هۆشیاری کۆمەلگا، هۆشیاری سوۆسیال میدیاکان، هۆشیاری مامۆستایانی ئاینی، هۆشیاری سیستەمی پەروەردە، هۆشیاری چالاکوان و ڕخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڕاستی دەرفەتێکە بۆی بتوانین ئێمە لەم بابەتە دەرباز بین. ئێمە ئەم بابەتە بە بچووک سیر نەکەین. ئێستا گەنجێک ئەگەر سەد بهێنێ لە پۆلی 6 ثانەوی حەزی لە بەشێکی وەرزشی بەیان کۆمپیوتەری بێ کەس ڕێگەی نایە بچ ئەوە بێنە بە عیبەیەکی کۆمەڵایەتی ئەزانن، بەڵام ڕێگە نیان و کەس اختیارەکەی خۆی بکە. بۆیە بە ئێمە تاکەکە ئازاد بکەین کە خۆی ڕابردوو داهاتی خۆی دەستنیشانکە ئیشی لەسەرکە ئەمانە بۆ ئێمە گرنگن. مامۆستایەکی ئاینی لە کەرکووکەوە دەربارەی کەمبوونەوەی پرۆسی هاوسەرگیری قسەی بۆ تۆڕی میدیای ئێستا کردو و دەڵێت خود داوا لە گەنجان دەکات کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن و بۆ ئەنجامدانی ئەو پرۆسەیە هیچ بیانویەک نەدۆزنەوە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. بە خێراتنتان ئەەکەم و بابەتێکی گرنگتان هەڵبژاردۆ بەڕاستی کە لەم کات و ساتەدا. بۆیە هاوسەرگیری سەرەتا ئەگە سەیری دەقەکانی قورئان بکەین کە خوای گەورە فەرمێ ومن ئایاتیه ئەن خەلەق لەکم، یەکێک لە سونەتەکانی خوای پەروەردگار، یەکێک لە هەرە نیعمەتەکانی ئەم ئیسلامە هاوسەرگیریە کە خوای گەورە دایناوە لە نێوانمان بۆ ئەوەی ئێمە هاوسەرگیری بکەین و ئەم نەوەیەمان دروست بکەین لەسەر حەڵاڵ و بناغەیەکی جوان. بەداخەوە ئەمڕۆ لەناو کۆمەلگاتا کە دەژین بابەتی هاوسەرگیری زۆر قورس بووە و جار وا هەیە گرفتی دارایی بووە گرفتێکی سەرەکی لە ژیانی گەنجان کە نەتوان هاوسەرگیری بکەن و بابەتێکی ترش جاروا هەیە دەگەڕێتەوە بۆ دایک و باوکان بەڕاستی ئەبنە ڕێگر لەوەی کەوا کوڕەکانیان ژن بێنن یان کچەکانیان شوو بکە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی صحیحا فەرمێ یا معشەرە الشەباب من استطاع منکم الباءة فلیتزوج،
ئەیچینە گەنجانی ئومەتەکەی من ئەگەر هەر کەسێک توانای هاوسەرگیری هەیە بە هاوسەرگیری بکە چونکە لە ڕێی هاوسەرگیریەوە نەوەیەکی جوان و پاک و بێگەر دروست ئەبێت ئەوەی کە ئاینی ئیسلام دیاری کردووە تەمەن نییە یعنی کە لە دواوی ئینسان کە کوڕ و کچ باڵغ ئەبێ کاتی زەواجیان هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرفتە بۆ ئێمە ئەمڕۆ بینی ناڵم باری دارایی شوێن و ڕێگایە یان بارودۆخی ئەو کوڕ و کچە گونجاو نییەکەوە هاوسەرگیری بکەن یان کۆمەڵی ڕێگر هەیە لە پێشیان کە ئەم گەنجە ئەوێژن بێنە ئیشی نییە شەهادەی بەدەستێناوە دانەمەزراوە کاری دەست ناکەوێ نازانێ خان و چۆن دابین بکە نازانێ ئاڵتون چۆن دابین بکە یان جاروا هەیە کچەکە کۆمەڵێ پەڵپ ئەگرێ یان ماڵی کچە پەڵپ ئەگرن لە زاوا بۆ ئەوەی کەوا داوای شتێکی زۆرەکەن کە ئەم گەنجش لە توانایە نییە بەداخەوە کە ئەوش گرفتێکی زۆری دروست کردو ئەمڕۆ بۆ گەنجانمان بەڵام من ئەڵێم هەر گەنجێک یان هەر کچێک کە شووەکایان ژن دێنێت دەبێت بەڕاستی ینی کەش و هەوایەکی هێمن بۆ خۆی دروست بکات ژنهێنان بەداخەوە ئاڵێم کە لێرە لەم کەناڵی بەڕێستانەوە کە باسی یەکەم تەنها سەررجەی نییە بابەتی سکز نییە بەداخەوە کە زۆرێک لە گەنجان تەنها بیر لەوە ئەکەنەوە بەزوە ئازانێت کە ژنی هێنا تەنها هەر ئەوەیە نەخێر بەرپرسیارەتیە مەسئولیاتە ئەوەیە کەوا بتوانێت بزانێت چۆن ئیدارەی ئەو هاوسەرگیریە بکات چۆن بتوانێت گرفتەکانی چارەسەر بکات کێشەکان کە ڕووی لێ ئەکات لە نەبوونی لە فەقیری لە هەژاری لە تعاملکردن لەگەڵ ئەو کچەیە چۆن بتوانن چارەسەری کێشەکانیان بکەن بەڵام دەبینی بەداخەوە ئەمڕۆ بیل لەوە ناکرێتەوە هەر تەنها وەکو باسم کرد حرمەتم هەیە بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست تەنها بیل لە بابەتی سکس ئەکرێتەوە هەروازانێ سەررجەیە و شەهوەتی خۆی بەتاڵ بکە کە دەبینی هاوسەرگیری ئەکا لە دوای ئەوە فەشەل دێنێت لە دووسێ مانگی یەکەم ئەبینی کچێکی موالیدی 17 ساڵە 18 ساڵە بە مناڵێکەوە جیا بنەوە ناتوانن کێشەکانیان چارەسەرکەن بەداخەوە ئێستا دەمانەوێت بزانین ڕۆڵ و کاریگەریەکانی کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری چییە لە کۆمەلگای کوردیە و ئایا ڕۆڵی خێزان چییە واتە بەلایەنە ئەرێنەکەی ڕۆڵی دروستکردنی خێزان چییە بۆ ئەمە بەسەر میانداری زۆر بەڕێز سەرکەوت عەبدولقادر ماستەر لە کۆمەڵاچێکی مامۆستایان زۆر بەخێر بێت زۆر سپاس ئەرکت کێشە مامۆستا لەوە دەست پێ بکەین کەمبوونەوەی ڕێژەی پرۆسی هاوسەرگیری کاریگەری چییە لەسەر کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بێگومان ئەگەر سپاس بۆ میواندارەکەتان بێگوان بابەتی هاوسەرگی بابەتێکی گرنگ و سەرنجڕاکێشە لە هەموو کۆمەڵگەکانە دەیان سێرج و توێژنەوەی زۆر گرنگی لەسەر هەر لە بواری قانونیە لە بواری ئاینیە لە بواری خێزانی و کۆمەڵاسی و لە بوارە جیاوازەکانە دەیان توێژنەوەی زۆر گرنگی لەسەر و گرنگە تێڕامان و خوێندنەوەمانە بێ لەسەر ئەم بابەتە کەمبوونی و ڕێژەی هاوسەرگی دەتوانم بڵێم خۆی لە چەندین هۆکارێکە بێت و هەر ئیکی لەکارە هۆکاری خودیە کە پێویستە بەو تاکە خۆیەوە یعنی بەو دوو تاکو کە هەردوو ئەمێ پرۆسی هاوسەرگیری دروستکەن پێویستە بە هەردوو خێزانەکەەوە پێویستە بە دەروی خێزانوک و هۆکاری ئابووریمان هەیە هۆکاری ئاینیمان هەیە هۆکاری کللتوریمان هەیە هۆکاری ڕۆشنبیریمان هەیە کو ئەم هۆکارانەوە ئەکەن کە لەلایەک پرۆسی هاوسەرگیری ڕێژەکەی بەرز بێتەوە لەلایەکی ڕێژەکەی نزم بێتەوە کاتە ڕنگدانەوەی تێگەیشتوی و ئاستی هۆشیاری تاکانەکەەوە ئەکات کە هەندێک جای میدیا ڕۆڵێکی هەم ئیجابی هەم سلبیە کە ئەم دیارڕێە ڕوو لە کەمبوونەوەکە ڕوو لە زیاد بنکات لای ئەوەی کۆمەڵناس ئەو خاڵی کە گرنگە بۆ نەو خاڵی کە ئەڵێن بەمە ئەناسرێتەوە کە ڕێژەی هاوسەرگیری کەم بۆتەوە ئەو خاڵە چییە ئەو پۆینتە چییە کە واکات ڕێژەی هاوسەرگیری کەم بێتەوە بەنە ئاسایی ناساندی بابەتەکە بۆ نمونە لە ناو خێزانەکانە باشە دابوونەریتمان هەیە ئاینمان هەیە کللتورمان هەیە خێزانمە هەمویان ئەمە پاڵپشتێکی زۆر گرنگە بۆی کە تاکان بچنە پرۆسی وەچەنانەوە خێزان دروستکردنەوە ئێمە قۆناغێکمانە لە قۆناغی بڵێ کات و کەسە هاوسەرگیریە کات قۆناغی دەزیرانداریمانەیە دوایە هاوسەرگیریە و دروستکردنی خێزانەکەڵی کە دروستکردواتە بوون بە خاوەنی خانەوادە و خێزان و لەگەڵ ئەوشە دروستکردنی خزمایەتیە ئەمانە هەموو ئەو هۆکار و پاڵنانن کە هۆکارەکانی ئەرێنین بیریشمان نەچێت لە هەموو باڕێخ لە دروستبوونی مرۆڤایەتیەوە تاکو مرۆڤایەتی کۆتاییت ئەبێ پرۆسی خێزان و پرۆسی هاوسەرگیری بەردەوام بێت چکە یەکێک لە سیمەکانی بەردەوامبوونی مرۆڤایەتی دروستبوونی خێزان و خزمەتی و هاوسەرگیریە کەواتە ئێمە یعنی ناکرێت خێزان و هاوسەرگیری و خێزان بوەستێنرێت چکە ئەمە ئاماژەیە بۆ لە ناوچوونی کۆمەلگا ئەگەر توێ کۆمەلگەی کوردی ژمارەی زیاد کات و ڕێژەکەی بەردەوامی لە زیاد بێ ئەبێ بە هاوسەنگی خێزانداری و هاوسەرگیری لە ناو تاکانە ببینرێ کاتێکە بینی کەلێنێک دروست ئەبێت ئایا هۆکارەکە ئابووریە هۆکارەکە ڕۆشنبیریە
هۆکارەکە کللتوریە هۆکارەکە کۆمەڵایەتیە هۆکارەکە خودیە ئەگەر وای دەبنێت قەیرانێکی دارایە قەیرانێکی ئابوووریە بێگومان ڕنگدانەوە هەیە لەسەرەوەی کە هاوسەرگیری ڕوو لە کەمبوونەوە بکە دلیلمان چییە لە ساڵانی پێش بڵێگەر بڵین دووسێدەی ڕابردوو وەرگین لە سەدەکانی پێش لە ساڵانی پێشووە لە کۆمەلگەی عێراقیە بۆ ناسابوو کە ڕێژەی وەچەنانیان دروستکردنی مناڵ و خێزانداری و خزمەتی بەهێزە و ئەتوان ئەم دووتاکە زوو بچنە پرۆسی هاوسەرگیریەوە بەڵام لە دوای جەنگێک لە دوایەکان لە دوای گەماروی ئابووری لە دوای ئەمریکا لەناو کۆمەلگەی کوردی ئابریدەسێکی ئاسانکانی خێزان بڵێ ئەو هۆکار ئابووری وایکە کە خێزان درەنگتر دروست بکرێ و ژماری مناڵەکان کەمتر ببن لێ ئێستش ئەگەر بە چاوێکی بەراوردکارانی زانستی بکەین ڕێژەی مناڵ لە ناو خێزانە عەرەبەکانە زیاتر تا خێزانە کوردەکان ساڵ بە ساڵ ڕێژەی وەچەنانەوە کەمتر ئەکا ساڵ بە ساڵ خزمەتی و خێزانداری کەمترەکە ئەمەش کۆمەڵی هۆکاری سلبی و ئاکەن کە لە ناو کۆمەلگەیە وجودی هەبێت کە ئەم تاکانە ژمارەی مناڵ و خێزان و خزمەتی تا ڕادێک سنوودە ڕوو لە کەمبوونەوە بووە لەم نێوەندەشە ڕۆڵە سلبیەکەی میدیایە گرانی و کەمی داهات و زۆری تەڵەب و خەرجیە یان بە دیوەکتە بڵێن ئەو ئاسەنگەی کە قەیرانی ئابووری و دارایی لەسەر شانی خێزانەکانەوە ئەکا پێویستەکانی خێزان نەتوان پڕکرێتەوە ئەو تاکە نەتوانێت لە ڕووی ئاڵتونەوە لە ڕوو کەلوپەلوێ لە ڕووی ئەرک و مەسروفاتی هاوسەرگیریەوە ئەکا ئەم تەڵەباتە بەشێک هۆکارێک لەوەی کە پرۆسی هاوسەرگیری سنوودار بکات باش ئەمەوێ پرسیارە بکەم گەنجی ئێمە ئێستا چۆن سەیری پرۆسی هاوسەرگیریەکە ئەتوان بڵێم پۆلێنێکرێ بە دووشەوە هەنێکیان بە شێوازێکی ئەرێنی سەیری ئەەکەن و لە هەر قۆناغ و هەر بوارێکی بۆ بڕەخسی هەوڵدا زەواز بکات و پرۆسەیەکی ڕێکوپێکە و لەبەرو هەماندانێکی ئاینی هەیە هەماندانێکی کللتوری هەیە هەم خێزانی هەم کۆمەڵاتی هەم پڕکردن پێویستی دوو تاکە ینی تو ئەتوێ خێزان و خانەوادە دروستکە ئەبێ هەر بەم قۆناغانە تێپەڕی بەڵام بە دیوێکی ترە هەنێک لە سۆشیال میدیا یان بڵێ هەنێک لە تاکان تێڕۆینێکیان هەیە کە بە هەنێک پاساوی نادروست خوان ئەپەڕێنەوە کە ڕەنگە هەنێک تاکیشمان هەبێت پرۆسی هاوسەرگیریشی بەدە زێناوە و توانێتی ئەو پرۆسێش تێپەڕێن کە خاوەن داهاتێکی کەمترە بەڵام هۆکارە خودیەکان زیاتر هۆکارن یان بڵێن سەبەبێکی دیارن کەواکە ئەم کەسە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدا لە کاتێکە هۆکاری ئاینی هۆکاری ئابووری هۆکاری کۆمەڵایەتی خێزانی هەموو ئەمانە ڕێگە خۆشکەرێکی ئەرێنی لە کۆمەڵگەی خۆمانە کە ئەم کەسە هەوڵەیە ئەگە کوڕێکە کچێکە ئەوێ بچێتە قەفەزی زێرنیان بچێتە پرۆسی هاوسەرگیریەوە بۆی خانەیەک و خانوادی و خێزانی لە دوجارە ئەرک و وەزیفەی هەیە ئەگەر کۆمەڵگەی کوردی لە ڕێ ئەم تاکانی کە ئێستا هەن خێزان و خزمەتی و وەچەنانەوە دروست نەکات وردە و دەژماری دانیشتوانی کۆمەڵگەی کوردی ڕوو لە کەمبوونەوە ئەەکەن وەک چۆن لە وڵاتانی ئەسکەندەنافیا و ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا ئەبینین کە دوو تاک بڵێم ژن و پیاوێک یەک مناڵ ئەخەن یەک گۆچاخان پێڵەن کۆمەلگەیەکی پیرە لەبەر ئەوە ڕێژەی زیندوی هەر کۆمەلگەیەک لەوەدا ئەبینێکە پرۆسی هاوسەرگیری هاوسەنگ بێت ڕێژەی لەدایکبوونی مناڵی تێدا زۆر بێ چونکە بیرمان نەچێت لە دوای 2014 وڵاتای ڕۆژئاوا بەلێشا و گەنجەکانی ئێمە وەرەگرن و پێڵەن تەسریبی یعنی پێڵەن دزینی دەستی کار یا ئەتوان بڵێن کۆچی ئەو کەسانەی خاوەن توانا و لێهاتوو کەس عاقڵ هۆشمەندەکان لە زمانی عەرەبی پێڵەن هەژەری عقول یان هەژەری دموخی پێڵەن بۆچی لە وڵاتانی ئەوروپا جێگان ئەکرێتەوە وەزیفەیان ئەدرێتێ کاریان ئەدرێتێ تان ڕێگان بۆ ئاسانەیە کە پرۆسی هاوسەرگیری بکەن بۆ ئەم تاکە کەستە ئەوێ خاوەن توانایەکی عەقلیە توانایەکی جەستەیە تەندروستێکی زۆر باشە ئەچێت ناو دامەزراوەکە ئیژەکات شتێنە دامەزراوە ئەبێتەوە هۆی پێشکەوتن و گۆڕانکاری لە کۆمەلگەدا بەڵام لە کۆمەلگەی خۆمانە ئەوەی کە بینرێ هۆکاری جەنگەلە یەک لە دوای یەکەکان شەڕی ناوخۆ ئەم ململانە سیاسی و ئابوورێنەوەی کردووە کە تا ڕادەیە ڕنگدانەوەیەکی سلبی هەبوو لەسەر کۆی ژیان و گوزەرانی تاکانی کۆمەلگەش و وای کردووە کە تا ڕادەیە ئاسنگ بۆ هاوسەرگیری دروستکەیان ڕوو لەکەم بوونەوە بکات لە قسەکانی توە تۆڕە کۆمەڵایەتەکانم بیراتەوە تۆڕە کۆمەڵایەتەکان لەکوێی ئەم پرسیان واتە کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری
ڕۆڵی باشە بینن یا ڕۆڵی خراپە بین ئەگەر ڕۆڵەکەی باشە بۆ ئەگەر ڕۆڵەکەی خراپە بە هەمان شێوە بوو ئەتوانین پۆلێکین بۆ دوو باش هەنێکیان ڕۆڵی باش بێ کە کەسایەتێ باشەکانی ناو کۆمەلگەن کە هەم بە قسە باشەکانیە بۆمە پیاوێکی ئاینیان نووسەرێکیان وەرگێڕەکەیان کەسێکە لە تۆری کۆمەڵاتی باسیێن بابەتاکە بەلایەن ئەرێنەکەی کە هەان تیاتکەم پرۆسی ئەنجام بدەیت و کە هەم سوود و ئیسفادەی لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و هەم بۆ خودی خێزانەکە هەیە هەم بۆ خزمەتی هەیە هەم بۆ چواردەوەرەکانەیە چکە ئێمە بمان و نەمانوێ کاتێک کوڕکچێک پێ ئەگەن پێویستە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن لە هەر بارودۆخەیە بەڵام گرنگە هاوسەرگیری گونجاو بێ کە نەگاتەوەی کە چێشمە چێشم و ململانە دروستکەیان بگاتە تەلاق یان بەمانایەکتر هەندێک کەسی ئەبینی کەسی تر ئەبینی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە کوڕکچێکن کە هاوسەرگیریان کردووە ڕەنگە لە تیکتۆکێکیان لە تۆڕە کۆمەڵاتیەکە چوزام هەنێک سلوکیات و هەنێک ڕەفتار و هەنێک ئەکەن کەوای کردووە کە سیمای هەم خێزان و هەم هاوسەرگیری و هەم خزمەتی ناشرینەکەن کە تۆڕی کۆمەڵاتیەکانێک کرۆ بە دەستپێکێک بۆ پیاکردنی داهاتیان بەڕێوەبردنی خێزان لە کاتێکە ئەرک و وەزیفە و بەرپرسیارەتی خێزان لە ئەستۆی پیاوە کە پێویستە هەموو پێویستەکانی ئەو خێزانە پێ بکات و پیشەیەکێ بێت و بتوانێت خێزانێکی خۆی بژێنێ لەبەر ئێمە وای نابینین کە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو کەسانی کە خۆیان کەسانێکی شکست خواردوون و بە کۆمەڵێک مستەلاحاتی ناتەبا کە لەگەڵ ئاین و کللتور و کۆمەلگەی کوردیان ناگونجە وا ئەکا کە لەمپەرێک دروستەکەنیان وا ئەکات کە کۆمەلگە نزیکە لێواری دارمان لە کاتێکە ئێمە بیرمان نەچێ لە کۆی قەیرانەکان و لە هەموو خۆش و ناخۆشەکانە پرۆسی هاوسەرگیری هەر ئەنجامە درێ ئێمە با دیوە جوانەکەی کۆمەلگە ببینین بەمانایەکتر کۆمەلگەی کوردی خۆمان ئەمەنەی ئاداب و نەریت و کللتور و شتی جوانی تایە کە هەماهنگگی دروست بکە کە کاراسانی دروستکە کە ئەم دوتاکە بتوان هاوسەرگیری بکەن و ژیانێکی جوان لە ئایندەیە بنیاد بنێن باسی ڕۆڵی خێزانم بکە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت هەرێمی کوردستان خێزان پێگەیەکی گرنگی هەیە لۆ ڕۆ بم باسکە پێگەێنانی ژیانی هاوسەری کاریگەریکی هەیە بەسەر خێزان و دوجار خێزانیش بەسەر کۆمەڵگەوە بێگومان ئێمە ئەگەر ورتر بە زانستیانە قسە بکەین هەموو خێزانی خانەیەکە لە کۆمەلگا ئەگەر ئێمە بمانوێت کۆمەلگێکی تەندروستمان هەبێ ئەبێ خێزانێکی تەندروست دروست بین ئەگەر ئێمە خێزانێکی تەندروستمان بێ ئەبێ ئێمە هاوسەرێک و تاکی یعنی هاوپیشەیەک و هاوژیانێک و تایکی تەندروستمان هەبێ پرسیار لە زانایەکە نەڵێگەر ئێمە بمانوێت خێزانێک وڵاتێک پێش بخین با لە خێزانەکان دەست پێ بکەین ئەگەر ئەتانەوێت وڵاتێک وێران بکەن لە خێزانەکان دەست پێ بکەن چکە خێزان زۆر میمە ئەگەر ئەتەوێت تایکی ئەکادیمی پێششکە ئەبێ لە خێزانەوەی چکە خێزان مناڵ و گەنج و لە هەردوو ڕگەس پێشش بە کۆمەلگا ئەکات بۆیە خێزان زۆر گرنگە هەم ئەگەر لە ڕووی ئاینی و تەفسیرەکەی لە ڕووی کۆمەڵایەتی و تەفسیری ئەەکەی لە ڕووی کللتوری و تەفسیرەکەی لە ڕووی زانستەکانەوە بۆ منە گۆشەنیگای لایانی یاساییت ئەوێ لایانی کۆمەڵناسیت ئەوێ لایانی ئاینیت ئەوێت لایانی دەرونی دەوێت هەموو ئەمانە هەموو هەندێکی زۆر گرنگە کە پێویستە خێزان خزمەتی هاوسەرگیری بەردەوام بێ چکگەر تۆ خێزان نامێنێ بۆ منە لەمپەرێک دروستکە هاوسەرگیری نامێنێ کە هاوسەرگیری نەما خزمەتی نامێنێ کە خزمەتیش نەما تاکانی کۆمەلگە ڕوو لە پوکان و کەمبوونەوە ئەکەن هەر لەبەر ئەمەش ئەگەر ئەم ئەحسای و سەرژمێرە بکرێت سیرەکەی لە ناو خێزانی کوردیە وەچەنانە و دروستکردنی مناڵ زۆر کەمترە بەرەوە بەران شارەکە عەرەبیەکان و لە هەر لە لێ وڵاتێکە لێ عێراقین لەبەرەوە کللتور زۆر ڕنگدانەوەی هەیە خێزان ڕنگدانەوەی زۆری هەیە تەنانەت میدیا و ڕاگەاندن و ئاسی خوێنەواری و ڕۆشنبیری هەموو ئەمانە ڕنگدانەوەی زۆر باشانەیە لەسەرچی لەسەر بنیادانی خێزان هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە هەرچەنە ئاستەنگی ژەبێ هەرچەنە ناخۆشی ژەبێ هەرچەنە قەیران و گرفت و کێشە ژەبێ بەڵام ئەبێ خێزانەکانش بە گوێرەی ئەم سەردەمە و بە گوێرەی ئیسەکەتیە ژین پێویستە هەم لە پرۆسەی وەچەنانە و خێزانداری و خزمەتیە ئەبێ کاراسانی بکەن نەک لەمپەرێک دروست پیرە ڕەنگە هۆکارێکی زۆر ئاسان و سادە و ساکار بێتەوەی کە دوو کەس نەتوان هاوسەرگیری بکەن و هەم خانەوادەی ماڵی کوڕەکە هەم ڕێی خێزانی ماڵی کچەکە کۆمەڵێک مەرجدا ئەنێن کە وەکە خێزان و خزمەتی سنوودار بکەن و کاڵی بکەنەوە وانەکەمە کۆتا پرسیار بۆ جەنابزانم ماندووی سەبارەت بە ئێوەی کۆمەڵناس ئێوەی توێژەر چارەسەری ئەم پرسەتان لایە بەپێی ئەو
ئەو تووڵانی کە لە بەردەستماندایە چارەسەری ئەم پرسەتان لایەوە ئەتوانین بڵێن بڵێ ئەگەر کۆمەلگا بە چەقبەستی بمێنێتەوە ژماری تاکانی کۆمەلگا ڕوو لە کەمبوون ئەکات چارەسەر ئەوەیە تەنانەت پرۆسی هاوسەرگیری بەردەوام بێ یان پرسیارەکە من شوێ کێیە گەنجێک پێشکەش بە دامەزراوەکان ئەکات کێ سیاسیەک دروست ئەکات هەر لە خێزانەکان و دروست نابێت ئەگەر دەتوێت ئەکادیمیەک دکتۆرێک مهندسێک مامۆستایەک سەربازێک هەموو پسپۆرە جیاوازەکان پیشەوەرێک کرێکارێک هەموو ئەمانە تاکانی ئەندامی خێزانەکان ئەگەر ئەتەوێت خێزان و خزمایەتی و هاوسەرگیری بەردەوام بێت کایە ئاسانکار بن بۆی کۆمەلگا ڕوو لە پوکانەوە نەکات بەمانایەکی تر ئەگەر سیر بکە ئەو خێزانانی کە لەناو کۆمەلگی خۆمانە ئەژین ئاوارەکان ئەڵەی خێزانە هاوردەکان ئەڵەی میوانەکان ئەڵەی ئەن ئەوانی کە لە کۆمەلگەی لە شارێک لە سووریاوە هاتوونیان بڵێ ئاوارەکانی ناوڕاست و باشوورن باش ئەوان بۆ ئاسەنگی ژیانە ئەگەر ئێمە کۆمەڵە پێوەردا بنی کە ئاسەنگێک دروستەکەین ڕەنگە هۆکاری ئابووری لێکبێنە بڵێن کە ئاسەنگە بۆ دروستبوونی خێزان باش ئەوان لە ناو خێمەیە ئەژین ڕەنگەمە پرسیارێک بێت و وەڵامیش بێ ئەمان لە خێمەیە ئەژین بەڵام چووکە پاڵنەرێکی ئاینی و کللتوری و کۆمەڵاتی زۆر و سەقامگیر و جێگیریان هەیە کللتوری ڕۆژاوای زۆر کاریان تێناکە بە هەمان نیزامی خۆیان ئەڕۆن یعنی گرنگە ژمارەی دانیشتوانی کۆمەڵگەی کوردیش هاوسەنگ بێت وەکو چواردەورەکەی ئەگەر خێزان نمێنێ و خزمەتی نمێنێ هاوسەرگیری نمێنێ ئەیکێ تاگەی پێشکەش بە دامەزراوە زانستیەکان بکە چۆن مناڵە بچێتە بەرخوێندن چۆن بچێتە باخسی ساوایان چۆن بچێتە مەکتەب بچێتە ئامادەیەکان بچێتە دامەزراوەکانی تر چۆن بچێتە کەرتی تایبەت و کەرتی گشتی بۆ نمونە هەموو دامەزراوەک پێویستی بە خێزانە پێویستی بە تاکانە ئێمە گەر خێزانێک تەندروستمان دروست کرد خێزانێکی باشمان دروست کرد خانەوادێکی باشمان هەبوو خزماتێکی زۆر بەهێز دروستەکەین بۆیە خێزان و خزماتیش پڕکردنەوەی پێویستەکانی دوو تاکە لەلایەکەوە خزمەتی دروستەکەی لەلایەکە پێویستی ئەو دوو تاکە پڕەکرێتەوە لەلایەکەوە ئەرک و وەزیفەیەکی تریان لەسەر شانە ئەرکە پەروەردەیەکانە ئەرکە ئابوووریەکانە کێ کۆمەڵگە پێشەخە هەر بێگومان ئەم خێزانانەیە ئەم دوو تاکەی هاوسەرگیریان کردووە کوڕکچێ گەوراکەن ئەبنە دکتۆرە بنە مامۆستا بنە کەسێکی داهێنەر لە هەموو جیهانی شار وایە هیچ شوێنێکمان نییە بە تەواتی بڵێ بێ خێزان و هاوسەرگیری بوەستێت بە پێچەوانەوە هاندێکی زۆر زۆر گرنگ و گەورن بە تایبەتی وەکو هاندری ئاینیمان هەیە پاڵنەری کۆمەڵایەتیمان هەیە پاڵنەری خێزانیمان هەیە پاڵنەری ڕۆشنبیری کللتوریمان هەیە کە هەموو ئەمانە دەواازەیەکی باشیان بڵێن پێژاتێکی زۆر باش کە بتوانێت خێزان و خزمەتی بەرەو پێشبات و بتوانێت ئەم پرۆسەیە لە بنیادانی خۆیان و خێزانداری کار ئاسانی بۆ بکەن سوال بەڕێز سەرکەوت عەبدولقادر ماستەر لە کۆمەڵاس سوپاس بۆ دەرفەتەکە مامۆستا بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لا ساڵڕۆژی شەهیدکردنی فەرماندەکەم عومەردا پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا دەڵێت ئەوەی فەرماندەکان بە کوردستانی بەخشی کەم نەبوو. لا درێژەی پەیامەکەیدا بافڵ جەلال تاڵەبانی دەڵێت ئەمڕۆ بە دڵتەنگێکی قوڵ و وەفاداری هەمیشەیانەوە یادی شەهیدبوونی برام فەرماندەکەم عومەر دەکەینەوە یادی سیمبولێکی ئازایەتی و جوامێرێکی ڕێگەی ئازادی و دادپەروەری دەکەینەوە. ئەوەی شەهید ئاکام بە خاکی کوردستانی بەخشی کەم نەبوو ئەو بوو بە تەمەنێکی کەم و ئازایەتێکی بێوێنە لە سەنگەرەکانی پێشمەرگە دژی یەکێک لە دڕندەترین هێزەکانی مێژوو وەستایەوە و پارێزگاری لە خاکی کوردستان و خەڵکەکەی دەکرد. ئەو کوردستانی لە دڵی داڵگرت بوو هەموو ئەوەی دەویست سەرفرازی و سەقامگیری بوو بۆ خاکەکەی. دوجار هەر لەو پێناوەشدا چووە ڕیزی شەهیدان و کاروانی نەمران. لا درێژەی پەیامەکەیدا بافڵ جەلال تاڵەبانی دەڵێت دوای شەهیدبوونی فەرماندەکەم یاخود دوای شەهیدبوونی فەرماندەکەم عومەر بەڵێنماندا هێزەکانی کۆماندۆی کوردستان کە بەرهەمی هەوڵ و تێکۆشانی ئەو بوو بەهێزتر و گەورەتر بکەین. بەڵێنەکەمان بەجێگەیاند و ئێستا و هێزە لە هەموو کاتێک بەهێزتر و پتەوترە لە هەموو کات زیاتر ئامادەی بەگشتداچوونەوەی دوژمنانی کوردستان و یاساشکێنانە. هەموو پێشمەرگەکانی بە ڕۆحێکی یەکێتیانە و ئازایەتیەک کە لە شەهید ئاکامەوە فێری بوون زیاتر ئامادەی بەخشینی خوێنی خۆیانن لە پێناو خاکی کوردستاندا. لە کۆتاییشدا دەڵێت درود بۆ ڕۆحی شەهید ئاکام و سەرجەم شەهیدانی کوردستان سەربەرزی بۆ کەسوکارە خۆڕاگرەکانە.
وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و تێیدا وەڵامی کەناڵێکی دایەوە. هونەر جەمال وتەبێژی وەزارەتەکە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە داوتی ئەو نووسراوانەی کە وەزارەتی دارایی بڵاوی دەکاتەوە هەمویان ڕاست و دروستن. کەناڵی ئاڤا زۆر نابەرپرسیارانە و چەواشەکارانە هەواڵێکی بڵاو کردوتەوە. گوایە وەزارەتی دارایی هەرێم ژمارەی هەڵەی ناردووە بۆ وەزارەتی دارایی عێراق. دەژڵێت دەبێت ئاڤا بزانێت کە نزیکە لە حکوومەت و سەرۆکی حکوومەتەوە، بۆیە دەبێت زۆر بەرپرسیارانەتر مامەڵە لەگەڵ ئەو بارودۆخەیە بکات بەراورد بە کەناڵەکانی دیکە. دوێنێ ئێوارە لە کاتژمێر حەوت کەناڵی ئاڤا زۆر نابەرپرسیانە و چاواشەکارانە بابەتێکی وروژاندووە. گوایە ئێمە لە کتابێکە هەڵەمان کردووە بەرامبەر وەزارەتی دارایی عێراق کەوە هیچ بنەمایەکی نییە. کتابەکانی ئێمە ڕاست و دروستن و هەموو نسخەکان هەیە تۆزێکتر دای بەڕێزم کاگەبوو بەکرد دەیخاتە ڕوو. بۆیە بە پێی ئیسمانزانی پەیامێک بۆ کەناڵی ئاڤا بنێرین کە هەرچەندەوان لە سەرەتای کارکردنان و ئەیانەوێت بینەر و لایک و ڤیو بۆ خۆیان زیاد بکەن، بەڵام دەبێ بزانن ئەوان کەناڵێکن نزیکن لە حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتەوە و دەبێت زۆر بەرپرسیارانەتر لە هەر کەناڵێکتر ڕەفتار بکەن. ئێمە زۆر کەناڵی تر هەیە کە سیاسەتیان دەزانین و دەزانین سەر بە چ ئاڕاستەیەک و مەرامیان هەیە ڕۆژانە هەواڵی درۆ و ناڕاست و چاواشکاری بەرامبەر موچە خۆران بڵاو دەکەنەوە، بەڵام هیچ بایەخمان پێ نەداون. مەرجیش نییە هەر خەبەرێک لە بەغداوە لەسەر ئێمە بێ ڕاست بێ. باشتر بوو پێش ئەوەی کە هیچ خەبەرێک بڵاو بکەنەوە یا هیچ نووسراوێک بەڕانەوە بۆ وەزارەتی دارایی لەبەر هیچ نا لەبەر سەرۆکی حکوومەتی هەرێم. مژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودە بن.